بەڵێ بەرداوامە بین. گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامی سلێمانی لە سودۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانەوێت. کا گۆران سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پەیامدەری کوردستان 24 دەریاکەمان لە سلێمانی و باسی لەوە کرد کە بەرداوام لیژنە هاوبەشەکانی قایمقامەت چاودێری نرخەکانی بازاڕەکەن. چاودێریکردن و کۆنتڕۆڵکردنی نرخەکانی بازار چۆنە؟ چۆن توانیتانە کۆنتڕۆڵی بکەن؟ سلااو لە ئێوە سپاس بۆ گرنجیدانتان بە کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی. دیارە ئێمە لە بۆنە و پشووە فەرمی و ڕسمیەکانی ژایە کارەکانمان بە پێچوانەی دامەزرا و دەستگا حکوومیەکانی ترەوە ئیدارەکانی تر ئێمە لە پشوەکان کارەکانمان زیاتر ئەبێ و لە بۆنە و یادەکاندا کارەکانمان زیاترە بێ. بەڵێ لای ئێمە ئەمڕۆ و ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز کە هیوادارین خۆشترین کات و ساتەکان بێ بەسەر هەرێمی کوردستان و بەگشتی و بەسەر شاری سلێمانی بە تایبەتیدا تێپەڕێەوە کەشێکی ئارام و سەقامگیر لەلایەن هەموو لایەکەوە بەڕێوە ببرێەوە هەموو دڵخۆش بنتیایە. بێگومان کاری لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی زۆرە، چەندین بوار لە خۆی ئەگرێت، چونکە چەندین ئێمە ژمارەی زۆر لە لیژنە هاوبەشەکانمان هەیە کە نزیکەی 46 بۆ 47 لیژنەمانەیە هەرێکەی لە بوارێکی جیاوازدا کارەکانی خۆیان بەڕێوە ئەبەن و ئەو بواران کۆی ئەو بوارانەش ئەو بوارانن کە پەیوەنددارن بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە لە شاری سلێمانی و هەر کاتێکیش ئەو بۆنانە نزیکە بێتەوە ئێمە ئەو بەڵێنەی کە بە هاوڵاتیانمان داوە هەوڵی بەجێگاندن و پاراستنی ئەەکەین کە ئێمە سەردانەکانمان بە دوواداچوون و گەڕان و پشکینەکانمان چرتر ئەەکەینەوە و لە بەرەبیانێکی زۆر ئێمە لیژنەکانمان لە کارە ئەبن هەتاکو درنگانێکی کاتەکانی شەو بۆ ئەوەی کە بتوانین بەژۆندی هاوڵاتیان و بەژۆندی گشتی و سەلامەتی هاوڵاتیان بخێنە ڕوو. نرخیش وەکو جەنابەت باست کرد وەکو یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە لە ڕێگەی ئەو نوێنەرانەی بەڕێوەبەتی چاودێری بازرگانیەوە کە بە سوپاسەوە چەندین نوێنەریان لەگەڵمان بەشدارن لە لیژنە هاوبەشەکان. ئێمە ڕۆژانە ئەو لیستەمان بۆ دێکە لەلایەن ئەو بەڕێوەبەتی ناوبراوە ئامادە ئەکرێەوە ئەو کاڵایانەی تێدایە کە نرخەکانیان وەرگیراوە وەکو نرخاندنیان بۆ کراوە لەو ڕۆژەدا و هەر کەسێک بێت یا هەر فرۆشیارێک هەر خاوەن دوکانێک خاوەن پیشەیەک هەر خاوەن مەسەحەکەندێک لە بازاردا کاڵاکانی بەدەر لەو نرخانە بفرۆشێت ئێمە سوێ سەرپێچی بۆ ئەەکەین و چەند شوێنتان بەسەر کردو چەند دوکانتان داخستووە؟ بەڵێ ئامارەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لە کۆتایی مانگەکانە ئامار ئێمە پێشکەش ئەەکەین. ئەومان نییە بڵێن بە ڕۆژانە بزانین چەند سوێن و چەند ئەومان سەر کردوێتەوە، بەڵام لە کۆتایی مانگدا ئێمە هەموو لیژنەیەک ئاماری خۆی پێشکەش ئەکا و دواتریش ئێمە کۆی ئەو ئامارانە لێک ئەدەین و ئامارێکی تایبەتی لێ دەرئەچێت کە ئەبێ بە ئاماری سەرجەم لیژنە هاوبەشەکان بۆ نمونە ئێمە نزیکەی 7500 سەردانمان هەبووە لە مانگی پێشوودا لە مانگی مای سواتە لە مانگی پێنجی ئەمساڵدا نزیکەی 7500 سەردانمان هەبووە و نزیکەی 500 شتێک زیاتر پسوڵەی سەرپێچیمان هەبووە. چەند شوێنێکمان داخستووە، چەندین شوێنمان ئاگادار کردوێتەوە. ئەمە ئامارەکانمان بەو شێوازەیە کە کۆی پوختەی کار و چالاکیەکانی یەک مانگی سەرجەم لیژنە هاوبەشەکانی تێدا بڵاو ئەکرێتەوە لاپەڕێی فەرمی یاخود لە پەیجی ڕسمی قایمقامەتی سلێمانیەوە بڵاو بنەوە. باشە کا گۆران خەڵک لێی ئەوە دەکەن بەشێک لەو خواردنانی کە لە ناو بازاردا هەیە و خۆراکانە بەگشتی لێوەکەن کە بەسەر چوون و ساغەکرێنەوە لە جەژنانە. ئێوە تا چەند کۆنتڕۆڵی ئەمەتان کردووە لە ڕێگەی لیژنەکانتانەوە؟ تا چەند حاڵەتە هەبووە لە ناو بازاری سلێمانیە؟ ئەم حاڵەتە نەک لە بازاری سلێمانی لە بازاری هەموو دنیای هەیە. بۆ نمونە لە بۆنەکانە کە ئاوای لێدێت کەسانێک لەوانەیە بیر لەوە بکەنەوە کە بەژەوەندێکی تایبەتی خۆیانیان دەست بکەوێت بەهۆی هەندێک ئەنجامدانی هەندێک کاری نایاسایی، بەڵام بەهۆی وریایی لیژنەکان و زۆری گەڕانەکانمان و زۆری سەردانەکانمان ئێمە دیارەشت زۆرتر بەرچاوی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەەکەوێت وەک لە شوێنەکانی تر. هەر لە نزیکی ئەم جەژنەدا ئێمە
نزیکەی 2.5 لە چەرەساتمان دەست بەسەراگرت کە بەشێکی بەسەر چوو بووە بەشێکیشی بە بێ مۆڵەت و بە شێوازێکی ناتەندروست کە برژێنرا بوو لە فرنێکە کە فرنەکە بەشێک لە پێکهاتەکانی ژەنگی کردبووە ناوی فرنەکە ژەنگی کردبوو بۆیە ئێمە بڕیاری تەلەفکردن لە ناوبردنی ئەو چەرەسانەمانداوە بە هەمان شێوە ڕۆژەکانی پێشووتر لە جەژن و ڕۆژانی دواتریش لە جەژن و ڕۆژانی جەژنیش بە هەموو شێوەیەک ئێمە کارەکانی خۆمان ئەنجام بدەین و ڕێگەش نادەین هیچ کەسێک هیچ بۆنەیەکی ئاینی و نیشتیمانی و نەتەوەی بقۆزێتەوە بۆ ئەوەی یاری بە بازار بکە یاشتی بەسەرچوو ساخت بکاتەوە یاخود بێ نرخەکان هەڵکشێ بەرەو ژوور هەر کەسێک ئەوە بکە بێگومان لەلایەن ئێمە بسڵە سەرپێچی بۆ ئەکرێەوە ڕێکاری یاسایی خواردنە فەلانەیە بازار لەسەر عەرەبانەکان هەیە خۆراکی فەلە نوقڵە شیرینیە ئەوانەیە کە بەرواری بەسەرچوونی پێوە نییە ئەمە گرفتی تەندروستی دروستەکە بەڕاستیەمە تۆ بڕواری بەسەرچوونە نییە نازانم خواردە تەندروستە تەندروستی هاوڵاتی چۆن مامەڵە لەگەڵەمە بکات یەک توش ئێوە چیتان کرۆ بۆ کۆنتترۆلی ئەمە کە پێم وانی ئەمە وێنەی لە دنیا هەبێت ئەوستم کوردستان نیە بەڵێ ئێمە کۆنتترۆلمان کردووە ئەتوانین کۆنتترۆلیشی بکەین و ئێمە لەم شتانەمان گرتووە و ئەم شتانی کە جەنابەت باسەکەی تایبەت نییە بە شارێکیان ناوچەیەکی دیاریکرا و هەمووستان و عێراق و جیانیبینیم حاڵەتانی تایە بەڵام لە هەموو حاڵەتەکان تابوو ئەو فرۆشیارانەی کەوارەکەی بارستانە سلێمانیە بەڵێ سوپاس بۆ ڕوونکردنەوەکەت ئێمە ئەو حاڵەتانەی کە ئاواکرێ پێشتر هۆشیاریمان داوە بە هاوڵاتیان کە هەتاکو بتوانن لە شوێنێک مامەڵە بکەن لەگەڵ ئەو شوێنانەدا یاخود کاڵا شتومەک خواردەمەنی لەگەڵ ئەو شوێنانەیە بکردن کە حکوومەت بە ڕسمی ئەیان ناسیەوە مۆڵەتی کارکردنیان هەیە و بابەتەکانیشیان لەبەر تیشکی بەڕاستەوخۆ لەبەر تیشی هەتاودادیە و ئەو کاڵا و شتومەکانە بکڕن کە نیوەی زیاتری تەمەنەکانیان ماوە ئەگەر بێت و شتەکانمان هاوردە بێ و بەرواری بەسەرچوون و بەرواری دەرچوونی پێوە بێ باشتر وایە ئێمە لە نیوەی تەمەنی زیاتری ما بێ ئەو کاڵایە ئەنجا بیکڕین سەبارەت بەو بابەتانەشی کە ئەوە فەل ئەکرێت ئێمە بە هەموو ئەو شوێنانەمان ڕاگەاندوە تەنانەت جەنابەت سەدامکەی بۆ دوکانەکان بۆ فرۆشیارەکان بۆ ئەو جێگانی کە شتی ئاوا فەلیان هەیە بۆ ئەوی بەرچاوی هاوڵاتیان و گەشتیاران و میوانانی بخەن ئێمە ئەگەر ببینی زیاتر دەست بکێشیتە ناو نوقڵەکانەوە ئەبینی ئەو چیسەی کە هەڵبسراوە لەژێر نوقڵەکە دانراوە یاخود لە ناو دوکانەکەدا خاوەنی دوکانەکە احتیفازی پێوەکە و لای خۆی هەڵی ئەگرێ بۆ هەر کاتێک لیژنەکان هاتن و لێپرسیرەوە زۆ گرنگە من کات منەماوە سپاسەکەم بە کورتی زۆر بە کورتی وەڵام بیتەوە کات گۆران خەڵک ئەترسێتای خوێنبەربوون هەیە تا چەند ڕێگریتان کردووە لە سەبڕی ناسایی و ناتەندروست کات گۆران ئەو بابەتانەی تری کە بەرگەکەی پێش ئەوەی کە هەڵی بچڕێ ئەبێ ئەوانەی کات گۆران بابەتێکی تر هەیە زۆر لەمە گرنگترە کات گۆران ئێستا تای خوێنبەربوون هەیە مەترسی نەخۆشێکی گەورەیە ینی خەڵک ئەترسێ تا چەندە توانوتانە ئەو شوێنانی کە سەربڕی نایاسایی و ناتەندروستن کۆنتترۆلی بکەن ئەمە گرنگە ئێستا سپاسەکەم بە کورتی بێکا گۆران کاکە من جۆم لە هیچ نییە لەواچێ منیان بڕی بێ وەڵە دیارە کا گۆران گوێ لە دەنگی منیە سپاس کا گۆران سپاس بۆ تۆ گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بەخێر بێن